لە چامپیۆنز لیگ کۆتا یاریەکان ئەنجام دەدرێن و چارەنووسی بەشێک لە یانەکان بەسراوەتەوە بە کۆتا یاریان لە قۆناغی کۆمەڵەکان کە ڕۆژی چوارشەممە بەڕێوە دەچن. چوارشەممە لە کۆمەڵەی شەشەم کە بە کۆمەڵەی مەرگ ناسراوە دوو یاری گرنگ و یەکلاکەرەوە بەڕێوە دەچن. بڕۆسیا دۆرتمۆند سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو یەکلا کردووەتەوە، بەڵام دەیەوێ بەبردنەوە یاخود یەکسانبوون لە پاریس بە یەکەمی کۆمەڵەکە سەربکەوێت. پاریسیش دەیەوێ بەبردنەوەی یاریەکە لە مەترسی سەرنەکەوتن دوور بکەوێتەوە. پاریس سەن ژەرمان لە مۆرزەی چامپیۆنز لیگدا 5 یاری ئەنجام داوە، دوو بردنەوە و یەکسانبوونێک و دوو شکستی هەیە و بە کۆکردنەوەی 7 خاڵ لە پلەی دووەمی ڕیزبەندی کۆمەڵەکەیدایە. 8 گۆڵی تۆمار کردووە و 7 گۆڵی لێکراوە. لە یاریکی تری هەمان کۆمەڵەدا نیوکاسڵ و میلان کە هەردووکیان 5 خاڵیان هەیە کێبڕکەی بردنەوە دەکەن تا لە باشترین حاڵتدا سەر بکەون بۆ قۆناغی 16 بە چاوەڕێکردنی ئەنجامی یاریەکەی تر. لە هەمان شەودا و لە کۆمەڵەی پێنجەم ئەتلەتیکۆ مەدرید و لازیۆ هەرچەندە سەرکەوتنیان بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە، بەڵام لە پێناو پلەی یەکەمیدا دەجەنگن. لە یاریەکی تریشدا لە هەمان کۆمەڵە فاینۆرد و سەڵتیکی سێیەم و چوارەمی ڕیزبەندی ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. کۆمەڵەی هەشتەمیش کێبڕکەی تێداماوە و بەرشەلۆنە بە بردنەوە یان یەکسانبوون بەرامبەر ئەنتوێرپ بە یەکەمی کۆمەڵەکە دەگاتە قۆناغی داهاتوو. پۆرتۆ و شاختاریش کە هەمان ژمارەی خاڵیان هەیە شەڕی بلیتێکی قۆناغی 16 چامپیۆنز لیگ دەکەن. یاریزانانی بەرشەلۆنە لەم وەرزەی چامپیۆنز لیگدا تا ئێستا 10 گۆڵیان تۆمار کردووە و 3 گۆڵیان لێکراوە. جواو فلێکس بە تۆمارکردنی 3 گۆڵ لە پێشەنگی گۆڵکارانی یانەکەدایە. 14 کارتی زەرد و 1 کارتی سووریان وەرگرتووە. کۆمەڵەی حوتەم تاکە کۆمەڵەیە لە یاریەکانی ڕۆژی چوارشەممە کە هیچ کێبڕکێکی تێدا نەماوە. بە جۆرێک مانچستەر سیتی کە بە یەکەمی کۆمەڵەکە گەیشتووەتە قۆناغی داهاتوو دەبێتە میوانی زڤێزدا. لایپزیگی دووەمی کۆمەڵەکەش ڕوبەڕووی یۆنگ بۆیز دەبێتەوە.